ئێمە بەرەو پرۆسەی هەڵبژاردنی خوڵی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەچین بە حقیقەت لە هەناو بانگەشەی هەڵبژاردنداین بە پێویست و گرنگی ئەزانین داوا لە خەڵک و جەماوەر و لایەنگرانی خۆمان بکەین بۆ پڕی دڵسۆزیەوە بەشداری لە هەڵبژاردنی خوڵی شەشەمی پەرلەمانی کوردستان بکەن بۆ سەرخستنی لیستی ١٩٠ پارتیمان چکە بە حقیقەت لای هەمووان ڕوون و ئاشکرایە لیستی ١٩٠ پارتیمان لیستی جەنابی سەرۆک بارزانیان لیستی خوێنی شەهیدانە لیستی دەستکەوتە مێژوویەکانە لێ پێویستە بە گرنگی بزانین و دەنگ بە لیستی ١٩٠ پارتیمان بدەین لیستی ١٩٠ پارتیمان لیستی ئاوادانی و ئارامیە پێکەوە ژیانە گرنجدانە بە پرۆژە خزمەتگوزاریەکان گرنجدانە بە ئەو دەستکەوتانەی کە لە ساڵانی ڕابردوو بە خوێنی شەهیدان بەدەست هاتووە لێ هەوڵ بدەین لیستەکانمان سەر بخەین بەو پڕی دڵسۆزیەوە بەو پڕی گرنجیەوە ڕۆژی 20 ئۆکتۆبەر وەڵامی ئەو نەحەزانە بدەینەوە کە هەمیشە هەوڵیان داوە هەرێمی کوردستان بەڵاڕێدا بن و لە کەداری بکەن و ئەو دەستکەوتانەی کە بەدەست هاتوونە لەباری بن بە حقیقەت دەبینین لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە ڕێگەیاندنەکان خەڵکانێک هەنا بە هەڵسوکەوتی مافیایی هەڵسوکەوتەکەن و بانگەشە ئەکەن بەڵام پەیامی ئێمە ئەوەیە کە بە ئاشتیانە بە نەرمونیانی پەیامان هەبێت بۆ بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چونکە ئێمە دڵنیای لەوەی کە کوردستان لەسەر پارتی ماڵە و پارتی خاوەنی هەرێمی کوردستانە و هیچ لایەنێکی تر نییە خاوەنی هەرێمی کوردستانێ لێ ئەوان دەیانەوێت تێکی بدەن ئێمەش ئەمانەوێت ئاوادانی بکەینەوە هەواڵانی پارتیمان ئەندامان لایەنگران کادران بنکەکان جێگرەکانیان بۆ پڕی دڵسۆزیەوە هەوڵیان داوە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بەڕێوەچیت دەستخۆشیان لێکەین جێگای دەستخۆشیە و لە هەمان کاتیژدا داوایان لێکەین بە تامەزرۆیەوە چاوەڕوانی ئەوەی ناکە ڕۆژی 20 ئۆکتۆبەر بێت و بەشداری لە هەڵبژاردنەکان بکەن و داوایان لێکەین بەشداری بکەن چونکە بە حقات کوردستان خاوەنی تەنها پارتی دیموکراتی کوردستانە و جەناوی سەرۆک بارزانیە وانە خواستە ئەگەر بێت و کەسانێک کە بە جۆری شێوازی هەڵسوکەوتی مافیایی هەڵسوکەوتەکەن بانگەشە ئەکەن ئەو کوردستانە بکەویتە دەستی ئەوان ئەو ئەزمونەی بەدەستمان هێنایە ئەو دەستکەوتانەی بەدەستمان هێنایە بدڵنیایەوە لە ماوەی 24 کاتژمێر ڕادستی وڵاتانی بێگانە و دژی هەرێمی کوردستانیانەکەن بۆەوەی هەموو دەستکەوتەکان لەبار بن لێ جارێکی تر دووبارە دەستخۆشی لە هەواڵانمان نەکەین لە تێکڕای لایەنگرانی پارتیمان دەکەین لە ماوەی ڕابردوودا بەو پەڕی دڵسۆزیەوە بانگەشەکانیان دەست پێ کردێ و سەرقاڵی ئیش و کارەکانی ڕۆژانەی خۆمانین و لە هەمان کاتیژدا دڵنیا بن لەوەی کە هەرێمی کوردستان ئەمن و ئارامی کوردستان ئاوات و ئامانجی ئێمەیە تەنها دەڵێم 20 مانگ ئامادە بن بۆ بەشداریکردن لە بانگەشە لە سەرخستنی لیستی ١٩٠ پارتیمان بۆەوەی جارێکی تر کوردستان بەرەو ئارامی و ئاوادانی بچێتەوە